وان دم جمیران دا پیشبینه چه بد اگر رکافتن زیادترین یانجی السر هیرشن بردوام اسرائیل سر لبنان رنگ کاریگری سر دانستان دارن هبد برای سعید شاودری شارزای کاروبارین ایران بنافچه بگشتی التهران پای که راستا خودت گل مدابد برای سعید گلک سپاس کوهین گل مدانه پیشبینه مرجن هر دو آلیان افریقا بین گوهرین یانجی او مرجع دیوکی خومینن چه ده خالن ایران یانجی 15 خالن امریکی بن. تحية طيبة لك أستاذ جوان بوتو كاكشفان وبطاوي بينيران إيران راشكاوة لو قري دانوستانا كان دەڵێت ئامادەیان تێدایە بۆ ئەو دانوستانە و ئاشتی دەوێت بە دوای جەنگ ناگەڕێت بەڵام مەرجی سەرکەوتن و دانوستانە بەپێی ڕوانگەی ئێرانی ئەوەیە ئەمریکا دان بە مافی ئێران لە لایەنی ناوچی و بوارەکانی دیکەشدا بنێت هاوکات ئەمریکا بوەستێت لە سیاسەتی جەنگ چونکە وێرانکار بووە دەزانین چۆن شکستی هێناوە ئەمریکا هەموو توانستی خۆی لە هێزی سەربازی لە تەقی ئیسرائیل بەکارهێنا لە دوایین جەنگ بەڵام ئامانجەکە دەرەنجامەکە بێجگە لە ئاڵۆزکردنی دۆخەکەیکی دیکە نەبوو بۆ ئێران دڵنیایی لەوە دەکاتەوە پێویستە ئەمریکا دان بە مافی پیتاندنی ئۆرانیۆم لەناو ئێراندا بنێت هاوکات ئەمریکا جارێکی دیکە هێرش نەکاتەوە سەر ئێران ئەمریکا سزاکانی سەر ئێران سزا سپێنراوەکان هەڵبگرێت ئەگەر ئەمریکا ئامادەیی بۆ ئەو دۆسیانە تێدا بێت پێم وایە دانوستان سەرکەوتوو دەبێت لە بەرامبەریش ئێران بۆ ئەمریکا و جیهان پشتڕاستی دەکاتەوە ئەوان بەرەو چەکی ناوچی و دەستخستنی هەنگاو نەهاوێژن پرۆگرامی ناوچی تەنیا بۆ ئامانجە شارستانیەکان دەبێت بۆیە دەبێت ببینین ئاخۆ هەڵوێستی ئەمریکا لەو گەڕەی دانوستانەکان لە پاکستان چی دەبێت پاکستان دەوێت ئەو دانوستانە سەر بکەوێت وڵاتانی ناوچەکەش دانەوێت هەمووان ئاواتەخوازن ئەو دانوستانانە شکست نەهێنن جارێکی دیکە هاوشێوەی ڕابردوو هۆشداریش دەدەن لەوەی ئەمریکا و ئیسرائیل جارێکی دیکە پەنان نەبنەوە بەرجەنگ چونکە جەنگ بۆ هەمووان وێرانکاری دەهێنێت ئەگەر ئەمریکا و ئێران ڕووبکەنەوە جەنگ لە بەرامبەر بە ئێران ئاماژەی بەوە داوە کە بەرپەرچی بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا دەداتەوە پێشم وایە دەرفەتێکی گرانبەهایە نابێت ئەمریکەکان لە دەستی بدەن و جارێکی دیکە ڕێک ناکەوێتەوە چه خالك بطيبتيجي ادوان دو هفتيان دا بولان يانجي شاندا امريكي يا جرينجاكو يعني ما بس من يا ايراني يا جرينجاكو قد دست بردار نابن يعني امشين بيجين مرجن سركي بلاوكي هنا يانجي همي مرج جرينجن ودفت همي وكي خوب نجيب جيكرن بەدڵنیاییەوە ئەمریکەکان ئاماژە بۆ دەدەن دانەوێت دڵنیابن لەوەی پرۆگرامی ناوچی ئێران بۆ ئامانجە شارستانیەکان بەکاردێنرێت هاوکات هیچ جۆرە لایەنێکی سەربازی لە پرۆگرامی ناوچی لەخۆ ناگرێت بانگەشەی ئەوە دەکەن ئێران نیازی ئەوەی هەبێت بەرەو دروستکردنی بۆمبی ناوچی هەنگاو بەهاوێشێت ئەمریکا لەوە نیگەرانە لە بڕی یۆرانیۆمی پیتێنراو بەڕادەی 60% لە نێو ئێران لە بەرامبەر دەڵێت ئەوان بە ئاراستەی دروستکردنی بۆمب و چەکی ناوچی هەنگاو نەهاوێژن ئەمە یەکانگیر نییە لەگەڵ بیر و باوەڕی ئاینی کۆماری ئیسلامی هاوکات ئەمریکا و ئێران وەکو دوو ئیسرائیلیش کە دوو هێزی خاوەن چەکی ناوچین و هاتوونەتە جەنگێک لە دژی ئێران دوو جاری جیاواز ئەمە وای نەکردووە ئێران پەل بۆ ئەو جۆرەچەکە و دەستخستنی ئەو جۆرەچەکە بەهاوێژێت کەواتە ئێران ئەوەی ناوێت پێم وایە ئەمە
پرسێکە ئەمریکا دەبێت لەو دڵنیا بێتەوە کە وەکو ئاژانسی وزەی ناوچی ئاماژەی پێداوە بۆ ئامانجی شارستانیە نەک چەنجی دەبێت تەواوی سزا و فشار ئابوووریەکان لەلایەن ئەمریکا سەپێنراون هەڵبگیرێن ئەمریکا ئەو سزانە هەڵبگرێت و ئێران دەشەوێت تەواوی پارە بلۆکراوەکانی بگەڕێنرێتەوە ئەمریکا و ئیسرائیل چی دیکە دەستدرێژی جارێکی دیکە دەستدرێژی نەکەنە سەر ئێران بۆیە پێویستە لەسەر ئەمریکیەکان ئەگەر بیانەوێت ئەو دانوستانە سەرکەوتوو بێت پێویستە نەرمی بنوێنن دەبێ بشزانن کە چارەسەری سەربازی پەنابردنە بەر ئەو چارەسەر سەربازیە پرسەکە هەڵۆستر دەکات نەک چارەسەر بێت بۆیە پێم وایە ئێران ئامادەی تێدا بۆ سەرگرتنی ئەو دانوستانە ئەگەر ئەمریکا هەڵسوکەوت و ئاکارەکانی سیاسەتی ڕابردوو خۆی بگۆڕێت بۆیە وەکو ئاماژەت بۆ کرد وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەداخەوە هۆکار بووە لە شکست پێهێنانی دانوستانەکانی ڕابردوو کە لە ڕێگەی نێوانگیری شانشینی عمانەوە بەڕێوە دەچوون دواتر بەرەو جەنگ ڕۆیشت ئێستا نێوانگیری نوێ هەیە ئەم جاریان لە پاکستان هەموو جیهان دەیەوێت ئەو دانوستانە سەر بکەوێت چونکە جەنگی ئەمریکی و ئێرانی کاریگەری لەسەر هەمووان لەسەر نەوت و ئاسایشی ناوچەکە هەیە زیان بە بەرژەوەندەکانی جیهان دەگەێنێت کەس ناوێت جەنگەکە بەردەوام بێت بێجگا لە نەتەنیاهۆ و ئیسرائیل بۆیە شاندی ئەمریکی پێویستە لەسەر شاندەکە و ترامپیش بەرژەوەندی گەری ئەمریکا لە بەرچاو بگرن باشە دیتنەوە ئەو خواستەی ناتانیاهۆ ئیسرائیل و سەرۆکوەزیری ئیسرائیل بەنیامین نەتانیاهۆ هاری کار نابن سەرکەفتنە دانوستاندنە نێڤبەرە شاندێ ئەمریکی و ئیرانیدا یانجی ئەمریکا بتنی نەشێت سەربەخ و بڕیارێ سەرکەفتنە ئەڤان دانوستاندنام دەتەڤروکە بدڵنیایی ڕۆڵی ئیسرائیلی بەردەوام ڕۆڵێکی تێکدەر بووە لە دانوستانەکاندا ناتانیاهۆ تا ئێستا ناوێت ڕێکەوتنێکی نوێ هەبێت لە نێوان چاران و واشنگتن ناتانیاهۆ وێڵە بە دوای بەردەوامبوونی جەنگ لە دژی ئێران ئەو پێی وایە ئێران پێویستە نەتەنیاهۆ پێی وایە کە دەبێت ئەمریکا پرۆگرامی ناوچی ئێران سەر لەبەری لە نێو بات هیچ بەرنمەیەکی ناوچی بۆ هەر مەبەستێک بێت لە نێوانیشان شارستانی نەمێنێت ئیسرائیل و نەتەنیاهۆ هەوڵ دەدەن ئێران لە ڕێگەی جەنگەوە لە ڕێگەی بژاردەی سەربازیەوە لاوازی بکەن دانەوێت زیان بە پرۆگرامی موشەچی ئێران بگەن بەڵام ئەمریکا بژاردەی سەربازی دوو جار تاقی کردوتەوە سەرکەوتو نەبووە ئەو بژاردەی ئەمریکا هاوکات ئەمریکا تەواوی کەشتەگەلی دەریایی خۆی فڕۆکەکانی تەواوی موشکەکانی تاق کردوتەوە هەرچێک هەی بووە لە چەکە هاوچەرخەکان لە دژی ئێران تاقی کردەوە بەڵام جەنگ بەرەو خۆڕادەستکردنی ئێران نەڕۆیشت بەر دەرەنجامەکان وێرانکار بوون بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و بنکەکانیان بۆیە پێم وایە ئەمریکا هیوای لە جەنگ لەدەستداوە بۆیە ئەمریکا ئێستا دەگەڕێتەوە سەر گفتوگۆ بۆ گەیشتن بە چارەسەرێکی ئاشتەوایی و دیپلۆماسی لەگەڵ ئێران لە ڕێگەی دانوستان بەڵام گەیشتن بە چارەسەرێکی سیاسی لەگەڵ ئێران وا دەخوازێت بازدانێک هەبێت بۆ ئەوەی سەرکەوتوو بێت ئەویش ئەوەیە ئەمریکا وەکو پێشووتر ئاماژەم بۆ کرد سزا ئەمریکیەکان هەڵبگرێت هەروەها دان بە پرۆگرامی ناوچی ئێران بنێت هاوکات ئەمریکا جارێکی دیکە نەخزێتەوە جەنگ لە دژی ئێران بۆیە دەبێت
چاوەڕوان بکەین و ببینین لە کاتژمێنەکانی داهاتوو چی دەگوزارێت. برای ئایا سعید یعنی ئەمریکا گریدای توانستی دەمژمێری تێدایە پشتی دانوستاندنان کو بڕیارە پشتی نیڤر و دانوستاندنی ڕاستەخۆت نێڤەرە هەردووشاندا بێنەکرێن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکای گوتیە ئیدی پشتی 24 دەمژمێرە دێ دیار بێت. مەبەستەوانە چییە؟ یعنی پشتی دانوستاندن خلاص بن ئەو دێت گەل وڵاتین ڕۆژهەڵاتە ناوەڕاست باڤن کاپڤی شێوەی دەرئەنجام دەرکەتینە گەل ئیسرائیل دێ یەکلا بکرد یان jî pirastî jî ew dê hizir berjewendiyên xwe yên takleyana bikin kapçı awakî serkeftinê li ser Îranê rabgihînin. Yani heta çira de mebesta min karîgeriya welatên Rojhilata Naverast, welatên Kendavê serêwan de Erebistana Siûdiyê jî hebîne ku berdewam hêrişên Îranê li ser wal welatan jî hebîne. پێم وایە ترامپ هەڵەیە ئەگەر باوەڕ وابێت بگاتە دەرەنجامێکی یەکلاکەرەوە لە 24 کاتژمێر ئەمە ڕێتێ ناچێت ئەستەمە لە دانوستانی ڕابردوو دانوستان گەیشتە ئەوەی کە ترامپ وتی پێویستە بگەنە دەرەنجام لەگەڵ ئێران لە ماوەی 2 مانگ بەڵام لە ماوەی 2 مانگ نەتوانرا ئەمریکا و ئێران بگەنە ڕێکەوتن چونکە کاتەکە بڕی نەدەکرد. ئەم جارەیان دانوستان پێویستی بە کاتێکی زیاترە. پێم وانییە دانوستانەکان لە ماوەی ڕۆژ و 2 ڕۆژ و هەفتە و 2 هەفتە کۆتاییان بێت. پێویستمان بە چەند مانجێکە تا ئەو دانوستانە بگاتە چارەسەر چونکە ئاڵۆزە دۆسیە و پرسی ناوچی تێدایە جەنگ لە خۆ دەگرێت پێدانەوەی قەرەبووی زیانەکانی ئێرانی تێدایە دانوستانەکان گەروی هورموز لە خۆ دەگرن زۆرێک لە سەرگەروە هورموز بەڕێ سعید سەر ئاستانگە هورموزێ دونالد ترامپی گوتیە ئەول سەر دانوستاندنێت گەل ئیرانê bi ser kevin yan jî bi ser nekevin ew dê her aftanga Hurmuzê vekir. Bidîtnawa êdî geroa Hurmuzê ew karteweke berê pêz destî Îranê danamaye biye pirseka nêvdewletî ji aliyê nêvdewletî dêt çareserkirin yan jî pirêka hêzî dîsa jî Emerîkayê niyeta wê yekê heye plêdanê Îranê aftanga Hurmuzê vekir. û dê pêşhatên çawabin eger karekî wisa bête kirin. من پێم وانە ئەمریکا سەرکەوتوو بێت لە کردنەوەی گەر و هورمز. سەرۆک ترامپ ئەمەژە بۆ دەدات کە دەیکاتەوە بەبێ ئەوەی ئەمریکا بگاتە ڕێکەوتن یاخود بگەنە ڕێکەوتن کەواتە واقعکە شتێکی دیکەیە. ئەگەر ئەمریکا بیتوانایە گەروی هورمز بکاتەوە لە ماوەی ڕۆژە ڕابردووی بەردەوامی جەنگ دەیکردەوە بەڵام لەو ماوەیە چل ڕۆژی تەواو ئەمریکا سەرکەوتوو نەبوو ئیسرائیل سەرکەوتوو نەبوون لە کردنەوەی گەروی هورمز. تەنانەت وڵاتگەلی دیکە ئەوانەشی ئامادەیان تێدا بوو بۆ ئەوەی لەگەڵ ئەمریکا بێن و گەروەکە بکەنەوە بە شازی سەربازی. فەڕەنسا بەریتانیا و وڵاتگەلی دیکە ڕەت کرایە ئەو کات داوەتنامەی ترامپیان ڕەت کردەوە بەشداری بکەن لە کردنەوەی گەروی هورمز. تەواوی جیهان دەیەوێت ئەو گەروە بکرێتەوە لە ڕێگەی دانوستان گفتوگۆی دیپلۆماسی لەگەڵ ئێران. ئێران ئامادەیی کردنەوەی گەروی هورمزی تێدایە ناوێت بەداخرایی بهێڵێتەوە. ئێران ڕێز لە بەرژەوەندی وڵاتان دەگرێت لە ئەو وڵاتانی کە بەرژەوەندیان هەیە لە نێوانیان عێراق کە نەوت بۆ وڵاتانی دیکە دەنێرێت. ئێران ڕێز لە بەرژەوەندی وڵاتانی کەندا و دەگرێت لە نێوانیان سعودیا بەحرەین کوێیت تەواوی وڵاتان. بۆیە ئێران ناوێت گەروەکە داخراو بێت بەڵام دەڵێت ڕێگە بە ئەمریکا نادەم ئەو گەروە گەروی هورمز بەکار بهێنێت بۆ دەستپێکردنی جەنگ و هێرشبردنە سەر ئێران و خەڵکی ئێران. ئێران دەڵێت ئەمە ڕێگە پێدراون نییە ئەو گەروە بۆ کەشتیە جەنجەکان بەکار بهێنرێت تا جەنجێک لەشکرکێشێک
لە دژی ئێران و بەرژەندەکانی ئێران و نەوتی ئێرانی بەرپا بێت. بۆیە گەڕ و پێشووتر کراوە بووە ئێران لە ماوەی 74 ساڵی ڕابردوو تەنانەت لە هێرشەکانی ڕابردووی 12 ڕۆژەکەش لە وێرشانشتا ئێران گەڕەکەی دانەخست. هەڵویستێ وڵاتین ئیرانی بخۆ ئەشتا پرسم هین وەکە وڵاتەیەکی ئیرانێک وڵ تەهڕۆنێ خەلکی تەهڕۆنێ تایبەتیژی گرێدای دانوستاندنا چت بێژن چیکل ڕۆژە دەستپێکی ئاگربەستێژی ژمارەیەکە زێدا وڵاتیان گوتینە ئەم دی خینا ڕێبەرێ کۆمەرە ئیسلامیە ئیرانی خۆش نابینە بەرامبەری دژمنە ئاڵا سوور حتان و کەژیە بلندە مەبەستەوە نەژی تۆڵڤەکردنە حتى چرا دولتين إيرانيت قال دانستاندنا و آگربستنه چه آواکی تتقبل کرم چه آواکی جی یا قبل کرین الدفوانا والله نعم صحيح إيران سوف بەڵێ ڕاستە لن تنسى ئێران خوێنی بەڕێز ئیمام خامنایی لاد ناکات ئێران خوێنی شەیدەکانی خۆی لاد ناکات لە نێوانیان سەربازی و سیاسەکان کە شەهید بوون لە جەنگی سەپێنراوی ئەمریکا و ئیسرائیل لەمە ڕوونا شەقامی ئێرانی لە ڕاستیدا ئێستا بە ڕاشکایی پێت بڵێم هیچ تامەزرۆی دانوستان نییە چونکە ئێمە دانوستانمان دوو جار لەگەڵ ئەمریکا تاقی کردوتەوە. ئەمریکا مێزەی دانوستان و گفتوگۆی جێهێشتووە پەنای بۆ بژاردەی جەنگی و سەربازی بردووە لە دژی ئێران بۆی ئەو جارەیان ڕوون نییە ئاخۆ ئەمریکا لە دانوستان دەمێنێتەوە یاخود پاشەکشێ دەکات لەو دانوستانی کە بەڕێوە دەچێت بەڵام هەمووان دەیانەوێت ئەو دانوستانە سەرکەوتوو بێت. گەلانی ئێران گەلانی ناوچەکە دەیانەوێت ئەو دانوستانە سەرکەوتوو بێت چونکە دانوستان ئەگەر سەرکەوتوو بێت لە بەرشەوەندی هەمووانە جەنگ کۆتایی دێت گەر و هورموز ئاوەڵاو دەکرێتەوە بازرگانی دەگەڕێتەوە بۆ ناوچەکە بەڵام ئەگەر دانوستانەکان شکست بێنن بەوەی سیاسەتە ئەمریکیەکان و فشارە ئیسرائیلەکان ڕەنگە ئەو کات جەنگ جارێکی دیکە بگەڕێتە ناوچەکە و وەکو ئاماژەشم بۆ کرد جەنگ بۆ هەمووان وێرانکاری دەهێنێت بۆیە خوازیارین دانوستانەکان سەرکەوتوو بێت بەڵام وەکو ئاماژەشم بۆ کرد پێویستی بە ئەوە هەیە ئەمریکا لۆژیکانە مامەڵە بکات لە دانوستان و داوا لە ئێران نەکات لە دۆسیەی کە بیخاتە دووڕیانەوە هەروەها هێزە بەرگریەکان و موشەچەکانی ڕادەست بکات. ئێران هەرگیز ڕێگە نادات پرۆگرامی شارستانی ناوچی لەبار ببرێت. گرانتی دەدەم کە ئێران ڕەنگە بڵێت چەکی ناوچی لە چوارچێوە پەیماننامەی NPT پابەند دەبێت هەموو وڵاتێک بە ئێرانیشەوە مافی دەستخستنی توانستی ناوچیان بۆ خزمەتگوزارە شارستانیەکانی وەکو کارەبا وزە هەزارەها بواری دیکەی شارستانی هەیە بۆی ئەمریکیەکان پێویستە لەو سیاسەتە دوژمنکارانەی دژی ئێران بوەستن. ئەمریکا سیاسەتێکی دژمنکارانە دژی گەلی ئێران لە ساڵی 1970 تا ئێستا پێڕەو دەکات. ئەو سیاسەتە بەرهەمهێن نەبووە سیاسەتێکی وێرانکار لەک سوپاس بەڕێز سعید شاودێریە شارەزای کارەبارین ئیران و ناوچەیە لە تەهران پاوەیەکی ڕاستەخوێن گەلمە دەبوون گەلک سوپاس بووە.